کارەساتێک کە شەرم و بێدەنگی بۆ ماوەیەکی زۆر هێشتوونێتەوە، زیاتر و زیاتر خەڵکانێک دەنگیان هەڵدەبڕن لە پێناو بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خانمان لە واشنتنەوە تا باشووری ئاسیا و تا ئەوروپا، وەک کۆمەڵێک کەسایەتی بەڕێز لە بوارەکانی ئینتەرتەینمنت و پیشەکانی دیکەدا، وەک ئەو دکتۆری پێشووی تیمی تەندروستی ئۆڵۆمپیاتی ئەمریکا لاری نەسار ڕوبەڕووی سزاکانی دەستدرێژی سێکسی دەبنەوە، وەک چۆن خانمانی ڕزگاربووی ئەو کارەساتانە گرفتارن. من تووڕەم لە خۆم لەبەرەوەی هەستم بەو دەستدرێژیە نەکرد. ئەمە ئەو شتەیە کە تا ئەمڕۆکە گرفتاری کردوم. ئەمە وەڵامدانەوەیکی ئاساییە، وەک چۆن چالاکوانێکی بواری مافەکانی ژنان کاتێک خوێندکاری کۆلێژ بووە ڕوبەڕووی دەستدرێژی سێکسی بۆتەوە. بیری دەکەوێتەوە لەو کاتەدا هەستم بۆ دەکرد ئایا ئەوەی ڕووی داوە تاوانە یان نا. لەو باوەڕدام ئەو وەڵامدانەوەیە وەڵامێکی بربڵاوی ئەو ژنە ڕزگاربووانە بوو، بەڵام توندوتیژی دژی ژنان شتێکی ئاسایی بوو. بازرگانیکردن بە گەنجانێکەوە کە قوربانین کاری لەشفرۆشی یان فیلمی سێکسی هەندێک جار لە ڕێی کەسە نزیکەکانیانەوە ئەم کارەیان پێدەکرێت یان بە شێوەیەکی زیاتر لە ڕێی گروپە چەتەکانی سەرشەقامەکانەوە بەکاردەهێنرێن. ئەوانە دووچاری دەستدرێژی سێکسی بە کۆمەڵ دەبنەوە، دووچاری لێدانێک دەبنەوە کە باوەڕ ناکرێت، دووچاری مادە هۆشبەرەکان دەبنەوە، دەیان بەستنەوە بە قەڕەوێڵە و دەیان خەنە ناو قەفەسەوە. هەندێک جار دووچاری تێوەگلان دەبن لە تاوانگەلی گەورەدا، وەک تەقەکردن و دزیکردن. دەستدرێژیکاران کاریگەریکی دەرونی دەخەنە سەر قوربانیەکانیان، وەک ئەوانەی کە لە بواری تۆڕی کارەسادا کار دەکەن ناویان لێناوە. ئەو دەڵێت وەک چۆن یەکێک لە ڕزگاربووەکانی بازرگانیکردنی سێکسی ماڵان هاوکاری ڕزگاربووەکانی دیکە دەکات و دەڵێت بهێنە بەرچاوی خۆت تۆڕەکە بە کچێکی تەمە 12 ساڵ یا کچێکی تەمە 13 ساڵ دەستی پێکرد. ئیتر بەردەوام بوو تا زۆربەی کاتەکانی ژیانیان. ڕۆژانە ڕوخساری جیاواز دەهاتنە ناو کایەوە و هاوبەند بوون پێیانەوە. توێژینەوەیکی نێودەوڵەتی دەڵێت نزیکەی نیوەی ئەو گەنجانەی کە بوونەتە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤەوە لەلایەن ئەندامانی خودی خێزانەکانی خۆیانەوە بازرگانیان پێوە دەکرێت. تۆ تەنها ئەوە دەبینیت کە سیستەمەکە بە شێوازگەلێکی بێشومار شکست دەهێنێت، بە ئەندازەیەک ئەو منداڵانە لە کۆتاییدا ئەندامانی خودی خێزانەکانی خۆیان بازرگانیان پێوە دەکەن، دوجار لە چاودێری کۆمەڵایەتی خۆیان دەبینەوە، دواتر هەڵدێن و لە شەقامەکان دەگیرسێنەوە. لە کاتێکدا زیانبەرکەوتوانی بازرگانیکردن بە مرۆڤەوە یان زیانبەرکەوتوانی توندوتیژی خێزانی ئەو خانمە ڕزگاربووانە پێویستیان بە هاوکاریکی سەرتاباگیر هەیە، وەک چۆن کارمەندێکی کاری خێرخوازی کە سەرپەرشتیاری گواستنەوەی ژنانی موسڵمان و ئەوانی دیکە دەکات بۆ شوێنی نیشتەجێبوونی کاتی دەڵێت زۆربەی کات بەڕادەیەک ئەو ژنانە بەدیل دەگیرێن داهاتی دارایی خۆیان نییە، خاوەنی توانست و کارامەیی نین کە بتوانرێت دابمەزرێن. هەندێک لە ژنان و کیژۆڵە نەوجەوانەکان کە کاری بازرگانیان پێوە دەکرێت کاری لەشفرۆشی و فیلمە سێکسیەکان سەرنجیان دەبات یان گرفتار دەبن لەم شوێن بۆ ئەو شوێنی بێلانەکان. کارێکی سەختە کاتێک خانمێکت هەیە کە ژیانێکی هاوسەری خراپی بەجێ هێشتووە و لە هەوڵی ئەوەدایە ژیانێکی باشتر بۆ خۆی و مناڵەکانی دەستەبەر بکات، بەڵام ڕۆژانە لە شەڵتەرەکە ڕوبەڕووی کەسێک دەبێتەوە کە مادە هۆشبەرەکان بەکاردەهێنێت، یا کحول دەخواتەوە یا ڕوبەڕووی کەسانێک دەبێتەوە کە گرفتاری نەخۆشی دەرونی و عەقڵین. چی دەخوازێت؟ ئەوان دەڵێن شوێنی شتەجێبوونی درێژماوە و خوێندن و پەروەردە و پشتیوانی سۆس ئامێز دەخوازێت. بۆ گەیشتن بەم خواستە ئەوان دەڵێن کۆمەکی زیاتری حکومەت گرفتەکە چارەسەر ناکات، بەڵام یارمەتی دەردەبێت.